دیمەنی پرۆژە نیوەچڵیەکەی شەقامی 60 مەتری قەڵاتزێ لە 2013ەوە دەست کراوە با جێبەجێکردنی و با تەواو نەکراوی بەجێ هێڵدراوە. هاوڵاتیان دەڵێن هەر بەرپرسێکی حکومی و حیزبی دێتە شارەکە بەڵێنی تەواوکردنی شەقامی 60 قەڵاتزێ دەدەن بەتایبەت لە کاتی هەڵبژاردندا، بەڵام تاوەکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە و تەواو نەکراوە. داواکاری ئەمە هەرچی بڵێن ناگاتە جێ خۆی لەبەرەوەی گوێ لێ ڕناگرن بە حقات ئەو کاتەی جەماوەریان دەوێ ئەگەر کاتی هەربژاردن شتی وایە دەناوەکو تکە جەماوەریان بەبیر نییە ئایفیش بەڕاستی وەڵا ئاسانگی زۆری بۆ دروست کردوین. ئێمە ماڵمان لێرەیە بەناو شارە مەمنوع ئاسارێ بار هەڵگر بێ شەیەک بڕوات شەستێکەشمانەوە 60 قەڵازێ ئێرە هەر زۆر باشە ئەگەر بستنە ئەو سەرەوە بەردەم ئاسایشەوەوانە ئەوە جوان دیارە، یعنی سوێن بەخوا هەر وێرانە بۆ سارەی گەورە هەر وێرانە سارە دەشکێ ناڕەعەتە ڕێگاکەی ڕۆشنینی لێ ناکرێت ئەوە خۆتان بەچای خۆتان نەیبینن. لە ئێمە ڕۆژانە بیردا سوۆ دەکەین ئیشەکەمان لەسەر وزادەیە بەڕاستی کێشەگرتێکی زۆر بۆ دروست کردوین، یعنی سارە نەماوە هەموو پێشش لێبێتەوە، یعنی خەڵکی قەڵازێ زۆر ئاسانی بۆ خەڵکی قەڵاز دروست کردووە بۆیە ئێواران بڕۆنە بازار بەر ناکرێت بەس ئێرەگە تەواو بکرێ خەڵک زیاتر بێدا سوۆ دەکات. سەرۆکی شارەوانی قەڵاتزێش دەڵێت گرفتی سەرەکی نەبوونی نەختینە و شایستەی داراییە لە بانکەکاندا و وای کردووە پرۆژەکان کاریان تێدا نەکرێت و دەست بەکار نەبنەوە. دوو قۆناغ لە 60 قەڵازێ ڕادستی مقاول کراوە، سەرجەم کارە ئیداری و فەنیەکان تەواو کراوە، ئیحالەی کۆمپانیا کراوە، بەڵام کۆمپانیا نەیتوانیوە دەست بەکار بێ ئەوەیە کە دەچێتە بانک شایستەی دارایی پێنادرێ نەختینەی لێ نییە، ئەو هۆکاری ئەوەیە کە و پرۆژانە لە ئێستادا وەستاون. هاوڵاتیان و چالاکانی قەزای پشدەر دەڵێن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان خەمساردن لە ئاستی دەڤەرەکەدا و پشتگوێیان خستووە زۆربەی پرۆژەکان لە سنوورەکەدا دوای ماوەیەک لا دەستپێکردن و کارکردن تیایاندا دەوەستن و بۆ ماوەیەکی دوور و درێژ با تەواو نەکراوی بەجێ دەهێڵدرێن. لادانی کاتی یاخود لادانی ساڵی هاوڵاتیان باز لەوە دەکەن نزیکەی 10 ساڵە دەستکراوە با کارکردن لە پرۆژەی 60 قەڵازێ، بەڵام تاوەکو ئێستا تەواو نەکراوە و کارکردن تیایدا وەستاوە و دیاریش نییە کەی دەست بەکار دەبێتەوە. لا دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پێە.